بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەمڕۆ 4 تەمووز ساڵیادی متمانەدانە بە یەکەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان واتە ئەمڕۆ تەمەنی حکوومەتی هەرێم بوو بە 30 ساڵ لە بەرنامەی ئەمڕۆ سەرەوە دەکەین دوای 30 ساڵ حکوومەتی هەرێم بۆچی نەیتوانیوە خزمەتگوزاریە سەرەتاییەکان بۆ هاوڵاتیان دابین بکات ئایا حکوومەتە تاکەی توانای مانەوەیە دوای 30 ساڵ کە نەتوانێت حکومڕانێکی باش بکات وایندەی حکوومەتی هەرێم لە ناو خۆ بێ لەگەڵ بەغدادیش چی بەسەردێت لەگەڵ هەرێک لە بەڕێزان دکتۆر جعفەر عەلی پەرلەمانتاری پێشووی کوردستان و مامۆستای زانکۆ هەروەها زانا عەبدوڕەحمان بەڕیشان پەرلەمانتاری پێشووە لەگەڵمان دەبێت سوپاسی ئامادەبوونتان دەکەین کاک دکتۆر جعفەر بەخێر بێن ئەگەر سەرنجی بەڕێز بزان لەسەر ساڵیادی لەدایکبوونی حکوومەتی هەرێم ئەمڕۆ تەمەنی بوو بە 30 ساڵ بەڕێزت شتێکت هەیە لەم ساڵیادە؟ لە ڕاستیدا من سڵاو و ڕێز و درود دەنێرم بۆ خوێنی پاچی هەموو ئەو خەڵکانی کە لە پێناوی دەستکەوتی نیشتیمانی و دەستکەوتی نەتەوەی و لە پێناوی مافی ئینسان و ئازادی ئینسان لەم نیشتیمانەدا لە دامەزراندنی حکوومەتی هەرێمەوە تاوەکو ئێستا بوون بە قوربانی هەموو خەڵکانی کە هەڵگری پەیامێکی نیشتیمانی بوون پەیامێکی نەتەوەی بوون پەیامی ئینسانی بوون پەیامی مرۆڤ دۆستی و بەیەکەوە ژیان و تەبایی بوون لەم نیشتیمانەدا هەوڵیان داوە ماندوو بوون درێغیان نەکردووە لە ماندوون لە هەر بوارێکدا و بە هەر شێوەیەک و لە هەر فۆرمێکدا کاریان کردو لە ڕاستیدا یەکێک لە لەو ناڵێم کێشە لە ئێستادا لە سەرەتای بەرنامەکەدا بەڵام یەکێک لەو خەونە زۆر گەورانەی ئینسانی ئێمە لە باشووری کوردستاندا کە زیندە بە چاڵ کرا لە سەردەستی ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە بوو بەداخەوە خەڵک من دابەشی دەکەم بەسەر دوو جانب جانبێکیان پەیوەندی بە خودی ئەدای حکوومەت و پەرلەمانی کوردستان و کۆی دەستگاکانی تری ناو حکومڕانی هەیە لە هەرێمی کوردستان بەشی تریش پەیوەندی بەو خەونە گەورەوە هەیە کە خەڵک لە ناهوشیاریەوە لەسەر کۆمەڵێک دەموچاوی سیاسی و کارکتەر و فیگەری سیاسی شاخی خەڵچیدیوە دوجار ڕوبەڕووی ناومێدێکی قوڵ دەبێتەوە ناومێدێکی ناهوشیاریانە بەڵام یەکەمیانەوەیە کە تۆ ومێدێکت هەیە لە بەرامبەر دستەمکارێکی گەورەی قەرنی 20 لە عێراقدا ڕزگارت بێ لەستەم ئازادی بەدەستبێنی چێژی ئازادی بکەی بتوانی وەک ئینسان بژی بتوانی مافەکانی ئینسانی لە نیشتیمانەکەتدا بۆ دەستەبەر بکرێ تۆ بەو خەونە گەورەوە بەشداری دەکەی لە ڕاپەڕین بەشداری دەکەی لە شۆڕش بەشداری دەکەی لە پشتیوانی کردن و هاندانی شۆڕش ینی خەڵک بە خوێنی خۆی لەسەر جیفانی خۆی ئەمە خەونێکە تا ئەندازەیەکی گەورە دەتوانم بڵێم بەشێکی پەیوەندی بەو پەرچەکردارەوە هەیە کە تۆ تەنها ستەمێک دەبینی لێرەدا وێنەی ستەمکارێکی گەورە دەبینی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە عێراقدا کە دەسەڵاتی بەعس و حکمی دیکتاتۆریانەی سەدام حوسێن نظامی شمولی باسە ئەمە جانبی شتی لە بەرامبەر وەکو پەرچەکردارێک لە بەرامبەر ئەم ستەمکارە گەورە ئامادەی پێشوازی لە هەر شتێکی تر بکەیت لە هەر وێنەیەکی تری دەسەڵات یاخود لە هەر فیگەرێکی تری سیاسی بکەیت بۆی بێتە ئالتەرناتیڤێک بۆ ئەم دەموچاوە ستەمکارە ئەمە دیوێشتی دیوەکەی تری بریتە لەوەی کە خەونی ئێمە لە ڕاستیدا دەتوانم بڵێم لە ئومێدێکی ناهوشارانەوە سەرچاوی گرتە بوو یعنی ئومێدێکی گەورە بەڵام دوجار وەعیەکی باشی لە پشتەوە نەوەستا بوو ینی وەعی لە پشتی ئومێدەکەەوە نەبوو وەعی ئومێدەکەی ئاراستە نەدەکرد خەڵک ئومێدبوون ئومێد بوون بەو فیگەرە سیاسیانەی کە لە شاخ بوون بەو دەموچاوە سیاسیانەی کە لە شاخ بوون بەو سەرکردە سیاسیانەی کە لە شاخ بوون بە بەرەی کوردستانی بە کۆی حیزبە سیاسیەکان وای کرد خەڵک ئەم ئومێدە هیچ شتێک لای خۆی نەهێڵێتەوە بە شێوەیەکی ناهوشیارانە کۆی ئومێدەکە لەسەر ئەمانە هەڵبچنێ بەڵام دوجار ڕوبەڕۆی ناومێدێکی ئەجگار قوڵ بووە خودی ناومێدەکەش گرفتەکە لەوەدای بەلای منەوە ناومێدێکی هوشیارانیانی دیسان یعنی ئامادەی دەستبەرداری ئەم ناومێدیەشبی ئەم ناومێدیە ناگۆڕی بەوەی کە تۆ لە وەعیەوە بتوانی هەوڵدەی بۆ گۆڕانکاری لەسەر بنەمای ئەم ناومێدەی کە لە فکرەوە نەهاتووە لە هوشیاریەوە نەهاتووە ئەمە بە بڕای من دوو گرفتی گەورەی سەرەتای دروستبوونی حکوومەتی هەرێمی کوردستانە تاوەکو ئەم چرکە ساتە هەم لای خەڵک هەم لای حکوومەت ئێستا خەونەکانی خەڵکی کوردستان لە باشووری کوردستان زیندە بە چاڵکران لە حکوومەتی هەرێمەوە بەشێکی گەورەی خەڵکێکی گەورە تۆ دەتوان هەم دەستگاکانی حیزبیش دەتوانن دەستگاکانی حکوومەتیش دەتوان بچن ڕاپرسی بکەن لە ناو خەڵک بزان خەڵک چەند ئومێدی هەڵچنیەوە لەسەر ئایندەی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا چەند توانیوێتی تحقیقی مافە ئینسانیەکانی ئینسانی ئێمە بکە
چەند توانیوێتی ئازادیەکان لە نیشتمانی ئێمەدا ڕوبەرەکانی ئازادی بەریم بکاتەوە چەند توانیوێتی مافی ئینسان پارێز چەند توانێتی عەدالەت و یەکسانی لەناو کۆمەلگای ئێمەدا دەستە بەرکە مافی هاوڵاتی بوون هیچ ئەمانە نەکراوە لە ڕاستیدا. سوپاس دەکەم دێمۆڵات کاک زانا سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشت دەمەوێت سەرنجی بەڕێز بزانم دوای ئەمڕۆ تەمەنی حکوومەت بووە بە 30 ساڵ دوای بڵین 30 ساڵ هێشتا بۆچی حکوومەتێکی ڕاستەقینە نیە لە هەرێمی کوردستان یاخودەوەی هەیە ئێستا حکوومەتمان هەیە لە هەرێم؟ ئەم کاتانتان باش ڕێزسڵاوم هەیە بۆ میوانەکەتان بۆ بینەرانی خۆشەویست وەڵام نەمێلەوە دەست پێ بکەم پێشەوەی بێمان بەرنامەیە لەگەڵ کۆمەڵی گەنجی ناوچەی پشدەر و بیتوێن لە مەجلیسێک لە کۆبوونەوەیەک بووم دانیشتبوو باسی ئەوم بۆ کردن کە ئیترەوە بێرزدەی حکوومەتی هەرێمی کوردستانە بەرنامەم هەیە چم بۆ ئەوێ یەکێک لەو گەنجانە کە خەڵکی ڕانیەیە کاکەڵگوور شتێکی باسکردنی بەڕاستی من تەمەنم 35 ساڵە نیوەی ئەو تەمەنە لە ئاوارەیی ژیاوم یانی لەوەتی حکوومەتی هەرێمی کوردستان هەر دەربەدەر بووم و هەر ڕۆژە لە شوێنێک و ئەوانە بەڵام ئەو 35 ساڵی تەمەنی خۆم ئەزانم من چیم کردووە بۆ کە سوکارەکەم بۆ خۆم بۆ ئایندەی خۆم زۆر ئیلحاحی لێکردم کە باز لەوە بکەم ئایا لە مودەیەم 30 ساڵە حکوومەتی هەرێمی کوردستان چی بۆ ئایندەی خۆی کردووە چی بۆ ئایندەی و خەڵکە کردووە کە لەژێر سایی ئەم حکوومەتان چیان دروست کردووە یعنی ئەوان زۆر باس لەواکەن کە ئایا حکوومەتە تەنها هەر کارگەیەکیشی دروست کردووە بۆی خەڵک بێتەوە بچێت لەو کارگانە لەو شوێنانە ئیش بکات بەڕاستی بێئومێدیەکی قوڵ هەیە لای خەڵکی کوردستان و بە تایبەتی لای گەنج کە پێیان وایە ئەم دۆخە بە هیچ جۆرێک قابلی ئاڵوگۆڕ و بەرەو پێشچوو نییە لەسەر دەستی ئەم هێزە سیاسیانی کە ئێستا هەرێمی کوردستانە بەندڕێوە چکە تۆ بەڕاستی 30 ساڵ حکومڕانی مدتێکی زەمەنی زۆرە بۆ ئیلانی کەم بەشێک لە خەون و ئامانجەکانی خۆت تەحقیق خەیت من پێم وایە ئەوەی کە لە سەرەتاوە بۆ ڕوحێتەی کە مامەسا باسی کرد ئەمان هاتن و حکوومەتی هەرێمی کوردستان دامەزرا و وەزایدەن خەڵکێکی زۆری کوردستان هیوایانە سەر هەڵشنی هەندێک شتی بچکۆلە تەحقیق بوو یەکێک لەوانە بەڕاستی خەڵک پێی وا بوو کە سیستەمێکی سەرکوتکار و دیکتاتۆری گۆڕیەوە بە سیستەمێکی ئازاد کاتوانین لەناوم ئازادیە مناڵەکانی پەروەردەکە ئایندەیان دیاریکا بەڵام بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ ئەم جۆرە لە حکومڕانی فەشەلی هێنا ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپی ڕۆی ینی ئێستا زۆر لە سەردەمی بەعسیەکان مەترسی زیاتر لەسەر زمانی کوردی هەیە لەسەر ژیان تاکی کوردی هەیە لەسەر کەرامەت و ئەخلاق و ڕەوشتی تاک بە تاکی هەرێمی کوردستان هەیە ینی ئەگەر بەعسیەکان تەنها ڕێگەیان لە کۆمەڵانی خەڵکی کوردستان لە ئازادکردن لە بیرکردنەوە لە سیاسەتکردن گرت بێ ئەمان ئەسڵن بە ناوی ئازادیەوە هەموو جونگەکانی خێزان و قوتابخانە و پەروەردە و زانکۆ و هەمویان هەڵۆشان بەڕاستی ینی ئێستا هیچ تاکێک لە ناو کۆمەڵگەیە باوەڕی بە یەکتری نەماوە و ڕێزی یەکتری ناگرێ و هیچ پیشەیەک هی ئەوە نییە کە خەڵک ڕێزی خاوەن پیشەکە بگرێ و بە جۆرێک لێ بڕوانێکە ئەمە بەشێکە لە پیشەی یا لە شەستە چاوی ژیانی بۆی من پێم وایە بەڕاستی لەوانەیە شەرم بێ بڵێن ئەمەی کە ڕووەدا بەرهەمی 30 ساڵ حکومڕانی کۆمەڵی خەڵکی ئازادی خواز و قەباتکەرە ڕاستی ئەمە زیاتر لە ئیشی کۆمەڵێ کۆمپانیا چێکە بیانەوێ ناوچەیە گوێرانکەن و بەرهەمەکەی بەرن و بەجێی بێڵن ینی زیاتر لە ئەوەی کە ئێمەی بینین ئەمەیە ینی هەمووی چاوەڕێیەکە هەموو سەرچاوی داهاتیەوە وڵاتە و شتکا و دوایی بوو گەلەستیم دیدەی بەجێ بێڵن و هەموو سەرخان و ژێرخانەکەی بەرن کە ئێستا ڕاستی تۆ سیر کە زۆربەی داهاتەکانی هەرێمی کوردستان هەمووی تەخشان و پەخشان کراون لە پێناو مانەوەی ئەم دەسەڵاتەوە لە پێناو دەوڵەمەندکردنی یەکدوو بنەماڵە لە هەرێمی کوردستان بۆیە من پێم بەڕاستی من لەگەڵەوە نیم کە زۆر جار باسەکرێکە کۆمەڵانی خەڵک وشیارنی من پێم وایە خەڵک وشیارە بەڵام ئێمە میلەتێکی بێچانسین کە هەموو ئەوانی کە میلەتە تاقی کردوێتەوە بە دوجار خیانەتیان لێ کردووە دەناگەر تۆ دیقەت بدەیت لەوەتی حکوومەتی هەرێمی کوردستان دامەزراوە هەر لە سەرەتا لە نەوەتەکان زۆرێک لە ناڕەزایی هەبوو لە ناو کۆمەڵانی خەڵکی کوردستان چونکە ئەمانە بە تەلدەزین و سەرخان و ژێرخانی هەرێمی کوردستان دەستیان پێکرد ئەو کاتە کۆمەڵی خەڵکی وشیار ناڕەزایەتیان دەرەبڕی بەڵام
شەڕی ناوخۆ و دروستکردن یاین تەفرقە دروستکردن لە ناو کۆمەڵانی خەڵکی کوردستانە جیاکردنەوەی ناوچەی بادنان و ناوچەی سۆران و هەولێر و سلەیمانی و ئەمانە وای کرد کە هەری زیاتر بڕەختێ بۆ ئەوەی کە ئەمان زیاتر بمێنەوە دەستیان بەسەر چاوە و داهاتیەوە وڵاتە بگات بەردەوام ئەمان وایان کردووە کە خەڵک دابەش بێ خەڵک متمانەی بە یەکتری نەبێ بۆ ئەوەی بتوانن لە ڕێگەی هێز و ئەو تاکتیکانی کە هەیەە حکومڕانەکەیان بەردەوامی بکەن بەڵام لەگەڵەوەشا بەڕاستی خەڵک هێزی جیاوازی تاقی کردوەوە یان ئەگەرەوە دیقەت بدەن سەردەمانێک لە کوردستان خەڵک لە بەرامبەری کەتی و پارتی زۆر پشتیوانی تیاری ئیسلامی بە تایبەتی یەکگرتووی ئیسلامی کرد لە نەوەتەکان ئەوە دوایی هاتن پشتیوانی بزوتنەوەی گۆڕانیان کرد پشتنەوەی هێزەکانی تریان کرد ئێستا پشتیوانی هێزی تر کراوە و خەڵک دەنگنەدانی تاقی کردوێتەوە خۆپشاندانی تاقی کردوێتەوە ئەمانە هەموو ڕێگە بوون بۆ ئەوەی کە بەڕاستی ئەم حکوومەتە خۆی چاکە ئەوەی کە زۆر جار ئەمان هەرچی دژی ئەم حکوومەتە بێ بە تابووری پێنجەم ناوێن و ناوێن کە و دژی سەروەریەکانی هەرێمی کوردستانە و خەڵک دژی قەوارەی هەرێمی کوردستانە و خەڵک دژی ئاڵایە و پێم وایە ئەمانە هەمووی بیان و هێنانەوەی بۆی جارێکی تر بەرەیەک دروست بێ کۆمەڵی خەڵکیان بەناوی بەرەی نەتەوەی دروست کردووە کۆمەڵێک کە گوایە ئەمانە دژی خاک و نیشتیمان وانە بوو بۆ مانەوەیە ئێستا ئەم تاکتیکانە هەمووی تێپەڕیون یعنی بۆ خەڵکی کوردستان ڕوون بۆ تۆ کە بەڕاستی ئەوەی کە ڕووەدا تاڵانیەکی تەواوە ینی هیچ شتێک نەماوە بە ناوی حکومڕانی بە تایبەتی لە ئێستاە کە بە تەواوەتی بۆ تۆ دوو ئیدارەیی و ئیدارەیەکیان کە ئیدارەی زۆنی سەوزە بە تەواوەتی فەشەلی هێناوە خۆتان نزان لەو جاران بەدەست حیزبەوە بوو ئێستا و زۆنە بەدەست حیزبیشەوە نەماوە ئەوەی کە هەیە بەڕاستی زۆنەکەی ترا ئەویش لەوێ بە سەرکوتکاری و بە بردننی داهاتی زۆنەکەی تری هەرێمی کوردستانیش ئیدارەی هەندێک خەڵکی خۆیەدا من پێم وایە ئیتر هەموو تۆ بەڕاستی لەسەر کات ماوەتەوانێ و خەڵک من پێم وانیە جارێکی تر بتوان ئەمان بیخەڵەتێنن فێڵی لێ بکەن بۆمانەوەی خۆیان هیچ شتێک نەماوە ینی منەوەی سەیریەکەم بەڕاستی حکوومەت ناتوانێت هیچ خزمەت گوزاریەک دابینکە ناتوانێت موچەی خەڵک دابینکە ناتوانێت ئەمن و ئەمان دابینکەوەی کە ڕۆژانە تۆی بینی خەڵکە کوژلێ ینی نازانم حکومڕانی چییە بەڕاستی سپاس دەکەم کاکزانە من پێم وایە حکوومەت هێرێمی کوردستان کۆتایی هاتووە باشە دێمە وڵات ئایا حکومڕانی کە دەڵی کۆتایی هاتووە تاکەی بەم شێوازە توانێت بەردەوام بێت لە کاتێکە خزمەت گوزاری پێشکەش ناکە دکتۆر سەوارت بە بناغی حکوومەتەکە و دوای 30 ساڵش ئەدای حکوومەتەکە ئایا ئێمە داهاتمان کەم بووە یاخود کێشەکە لە ئەوانەیە کە بە ناوی شۆڕژگێرەوە هاتن ئەوەیە کە پیاوی دەوڵەتداریمان نەبوو ئێمە لە ڕاستیدا گرفتە گەورەکە لە بوونی داهات نییە لە ئیدارەدانی داهاتە هەر ئەم دەسەڵاتە سیاسێکی هەیە لە ساڵانی ڕابردوودا لە ساڵانی شەڕی ناوخۆشدام و شەدوانە دەکەوت ڕەنگە و فترەیە نەبێت کە ڕۆژێک بارگاکان زەر دەبوون و بۆیانی هەڵدەسای سەوز دەبوو ینی کە شەڕە جۆلانەیەکە ینی ڕاوی یەکتریان دەنا بەم شێوەیە شارەکان چۆڵ دەکرا لە ماوەی شەو ڕۆژێکدا و ڕۆژێک پارتیت مقڕەکانی داگیر دەکرد و ڕۆژێکی چێتی داگیر دەکردەوە ینی ئەو فترەی لێ دەرکەی باقی تری دۆخکە گەر سەیری دەکەی ینی دەست نەبرا بۆ موچەی موچەخۆر بەڵام لە دۆخێکدا کە داهات لە هەرێمی کوردستاندا بیری نەوت کەوتە کار نەوت فرۆشرا بە دەرەوە بە وڵاتانی ئیقلیم دەست بۆ موچی خەڵکیش برا ڕۆژێ بەناوی پاشەکەوتی ناقانونیەوە کە دزیەکی سەرفە هیچ مەجالی تێدا نیە ئەمە هەر دزیەکی سەرفە هیچ مەجالی تێدا چکە هیچ قانونی ناتوانێت پشت ڕاستی ئەمە بکاتەوە هیچ قانونێکی نییە و بێدەنجی پەرلەمان لە بەرامبەرەوەدا شەرمێکی گەورەیە ئەوی تریش بە ناوی لێبڕینەوە ینی لەو لای پاشەکەوتیشەوە هەر لێبڕێنێت دێتەوە موچەکە دەبڕێ بە ئارەزوو چۆن بۆ دەیبڕێ کەس نازانێ چی هەیە هیچ نییە نەشڕت هەیە نەشڕی داعش ماوە هیچ کێشەیەکی تر نییە داهات بەرز بۆ تۆ تا ئاستێکی گەورە بەرحاڵ من بەستم لە چییە گرفت لە هەرێمی کوردستاندا گرفت لە داهات نییە ئەم دەسەڵاتە کە ئەگەر دەسەڵاتێک بە لەسە بنەمایەکی نیشتیمانی دادپەروەرانە دامەزرابە بەیەکسانی توانی بای بێک مەسافەی یەکسان سەری هاوڵاتیانی بکە سەری کە لە وڵاتەدا بە بڕای منە شتێک نیە ناوی هاونیشتیمانیش بێ ناوی هاوڵاتی بێ ئەوەی دانیشتوانی هەرێمی کوردستانە دانیشتوان واتە تۆ نەبووی بە هاوڵاتی جیاوازێکەوەیە تۆ لەم جوگرافیادا دانیشتووی خەڵکی ئەم جوگرافیایی هاوڵاتی ناسنامەیەکی سیاسی کۆمەڵایەتی قانونیە کە دەوڵەت پێ دەدا واتە تۆ وەکو هاوڵاتێک مامەڵە دەکرێت لەن ئەم خزمەت گوزاری تاوت پێشکەش دەکرێت وەکو هاوڵاتی واتەیەک مەسافەی یەکسان لە بەرامبەر کەسێکی حیزبی و ناحیزبی لە بەرامبەر کوڕی مەسئولێک و کوڕی حەمباڵێک لە بەرامبەر منداڵێک هەر کەسێک کە هیچ ناسنامەیەکی
گەورەی نیە لە وڵاتەکە ناسناوە پێگەی کۆمەڵاتی بەهێزینە لەگەڵ کەسێک کە ناسناوە پێگەی کۆمەڵاتی بەهێزی هیچ جیاوازێک ناکرێت وەکو یەک لە بەرامبەر قانوندا سیر دەکرێن کە یەکێک چەند تاوانێک دەکا ئەوی تریش تاوان دەکا وەکو یەک لە بەردەم دادگادا دادوەرلیان دەپرسێتەوە قانون سزایان دەدا لێرەدا ئەمە نیە بەستم لە هاوڵاتی بوون ئەوەیە ینی ئەم هاوڵاتی بوونە نییە دەوڵەت نەیتوانیوە حکوومەت نەیتوانێت مؤسساتی دەوڵەتی نەیتوانیوە هیچ مؤسساتێک نەیتوانیوە یەک مەسافەی یەکسان لە بەرامبەر هاوڵاتیدا وەربگرێت و بە یەک مەسافە یەکسانیش مامەڵەیان بکات بۆیە ئەوەی لە هەرێمی کوردستاندا هەیە نەبووە بە هاوڵاتی نەبووە بە هاونیشتیمانی نەبووە بە حکومەتیش دکتۆر نەبووە بە حکومەتیش نەبووە بە پەرلەمانیش لە بڕوای مندا حکومەت دەبێت دەسەڵاتی نەبووە بە حکومەت دەبێت توانێت جێبەجێکردنی قانونی هەبێت لە وڵاتی ئێمەدا حکومەت نەتوانێت جێبەجێکردنی قانونی هەیە نە دەسەڵاتیش ئەو دەسەڵاتەشی لایە کە پێویستە حکومەت لای بێت دەسەڵات لە شوێنی ترە دەسەڵات لە سێبەرە دەسەڵات لە لای شتێکی ترە کە دەتوانین ناوی لێ بڵێ ئەوەی کە لە زانستی سیاسیدا پێ دەڵێن دەوڵەتی قوڵ یا حکومەتێکە لە دەرەوەی ئەو حکومەت و ئەو دەسەڵاتەدا کار دەکات واتە لای حیزبەکانە لە لای فیگەرانەیە کە دەرەوەی حکومەتدا کار دەکات داهات بێ هێزی چەکدار بێ پەیوەندیەکان بێ لای حکومەت نییە ئەوە لە شکڵدا کە بە سەتحی سەیری دەکەی بەڵێ حکومەت ئیدارەیەدات بەڵام دوجار ئەوەی کە دەتوانێت تحکومی پێ بکات لە هەر دۆخێکدا ئەگەر مەبەستی بێ بۆ نمونە چۆن پەرلەمان داخرا پەرلەمان چێ دایخستووە حیزب دایخستووە هەمومان دەزانین 2 ساڵ چێ پەرلەمانی داخستووە یعنی لە هەر دۆخێکی لەم شکڵەدا کە حیزب بزانێت بەشێک لە بەرژەوەندەکانی یاخود بەدڵی ئەو نییە یا بە ئارەزووی ئەو دۆخەکە ناچێتە پێش ئامادەیە دەست بۆ ڕاکێشانی ئەم کارتانە بەکارهێنانی دەسەڵاتەکانی لە سەروی دەسەڵاتی دەسەڵاتە ڕسمیەکان و یا بڵێت دەسەڵاتە فەرمیەکان و دەسەڵاتە قانونیەکانەوە کە ناوی حکوومەتە پەرلەمانە دەسەڵاتی دادوەریە هەر مؤسساتی تری دەوڵەتیە یعنی ئەمە گرفتە قوڵەکەی وڵاتی ئێمە حکوومەت نەیتوانیوە ئەمە بکات یعنی لە وڵاتی ئێمەدا بێمە سەرەتای وەڵامی پرسیارەکەت لە وڵاتی ئێمەدا کێشە گەورەکە کێشەی داهات نییە هەر دەوڵەتێک لە دنیادا و هەر دەسەڵاتێکی سیاسی لە دنیادا بتوانێت خزمەتی هاونیشتمانیەکانی بکە خەڵک کەمی داهاتی قبوڵە خەڵک کەمی موچەی قبوڵە لە کاتێکدا هەست بە غوبن نەکە هەست بە تۆراندن نەکە هەست بە پاراویست خستن نەکە هەست بۆ نەکات دەسەڵاتێک هەیە گروپێک تەهمیش دەکا گروپێک دەگەێنتە کەشقەڵانی فەلەک گروپێک وەکو هاوڵاتی پلەیەک سەیر دەکات گروپێکیکە لە جوگرافیای وڵاتەکەدا لە ڕوبەری وڵاتەکەدا بەس بۆ لە کاتی تنگاندا پێویستی پێێتی کە بیری نەوتەکانی دەکەوێتە مەترسیەوە کە سنووری وڵاتەکەی دەکەوێتە مەترسیەوە کە دەسەڵاتی حیزبی و دەسەڵاتی بنەماڵی و دەسەڵاتی خێزانی سیاسی لە جوگرافیاکەدا دەکەوێتە مەترسیەوە لەو کاتەدا پەنا بۆ هاوڵاتیە پەراوێزیەکان دەبات پێویستی بۆیە کە بەکاریان بخات پێویستی بۆیە سنگەرەکانی جەنگیان پێ ئاوەدان بکاتەوە ئەم دەسەڵاتە ناتوانێت لە کەمی داهاتدا پشتیوانی لەو ئەو هاوڵاتیان سۆگەر بکات بەڵام ئەگەر دەسەڵاتەکە دەسەڵاتێکی دادپەروەر بێ دەسەڵاتێک بێ لەو کاتێک کە خەزێنەکانی پڕە لەو کاتێک کە داهاتێکی باشی دەبەردەزای عادیلانە تەسەڕوف بەو داهاتانە بکە عادیلانە تەسەڕوف بە داهات بە سامانی ژێرزەوی بکە عادیلانە تەسەڕوف بە هەموو ئەو مؤسسات و ئەو جمگانەی دەسەڵات بکە کە لەژێر دەسەڵاتیدا ڕۆژانە بەکاریان دێنێ لە قوتابخانەیەک و تاوەکو دەگاتە دەسەڵاتی دادوەری و تاوەکو دەگاتە سوپا و تاوەکو دەگاتە مؤسساتی تری دەوڵەتی مؤسساتی ئەمنی ئەگەر بەم شکلە مامەڵەیەک بێت خەڵک ئامادەیە کەمی داهاتی قبول بێ بەڵام لە ئێستادا قبولی نییە لە ئێستادا متمانەی نییە لە ئێستادا ئەم متمانەی دۆڕاندووە ئەوەی کە سەبەبی دۆڕاندنی متمانەی هاوڵاتیشە بە حکوومەت و بەدەسەڵات و بە حیزب بەم هەرێمەدا خودی ئەم دەسەڵاتەیە کە ماوەی 30 ساڵی ڕەبقە حکوم دەکات لەم هەرێمەدا سوپاس دەکەم کاک زانە سەبارەت بەوەی کە بەڕێز دەڵێ ئەم حکوومڕانیە بەم شێوە بەردەوام نابێت تۆش بە حکوومەتی نازانیەوەی لە هەرێمەیە ئەگەر بەردەوام نابێت ئەوەنی هەر حکوومڕانی دەکات ئەگەر خزمەت گوزاریش نەبێ کێشەی کەمی موچە و خراپی ڕێگاوبان و کارەباوەنەوەی هەر بەڕێی دەکات دۆخەکە ڕاستی من پێم وایە ئەم دۆخەی کە ئێستا دۆخێکە سەپێنراوە دۆخێکە پەیوەندی بەوەیە کە ئێستا دوو هێزە سیاسی لە کوردستان چەکیان پێیەوە لە ڕێگەی چەکەوە شێوازی بەردەوامبوونی خۆیان درێژ کردوێتەوە بەڵام نمونونەکان زۆرن لە دنیاە کە هیچ هێزێکی سیاسی هیچ حکوومەتێک ناتوانێت تەنها بە چەک درێژە بدا بەمانەوەی خۆی و گوێ نەگرێ لە هاوڵاتیەکانی و هەوڵ نەدا چاکسازی بکە لە ناو سیستەمەکەی لە ناو داهاتەکەی لە پێشکەشکردنی خزمەتگوزاری بە کۆمەڵانی خەڵکی کوردستان من پێم وایە هاواری هەموو خەڵکی چالاکوان و بەشێکی زۆری پەرلەمانتاران و خەڵکی ڕۆژنامەنووس بۆ ئەوەیە کە بەڕاستی ئەم سیستەمە چاکرێ و ژیانی خەڵک چاکرێ و ئەم جۆرە لە حکومڕانی کە لە هەرێمی کوردستان هەیە ڕاستی بخێتەوە سەر شاڕێکەی خۆی بتوانێت لە خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بێ نەک لە خزمەتی دەستەبژێرێکی سیاسی و بنەماڵەیی بێ کە داهاتی مەرز و
نەوت و نازانم فڕۆکەخانە و شیرینی و ئەو داهاتانی کە لە دەرەوەش دێ هەمووی لە خزمەتی ئەوان نابێت. هاواری ئێمە بۆ ئەوەیە کە بەڕاستی ئەم بابەتە چاک بکرێتەوە و دامەزراوەکانی حکوومەت، دامەزراوەکانی دەوڵەت بە پەرلەمان، بە ئەنجومەنی وەزیران، بە سەرۆکایەتیەکان، بە دادگاکان ئەرکی ڕاستەقینەی خۆیان جێبەجێ بکەن، لەژێر هەژمونی حیزب نەبن وەکو ئەوەی کە ئێمە لە ڕابردوو لەو پلەی ئێمە بینیمان. ئەو کاتێک کە تۆ پەرلەمان بەدڵی لایەنێکی سیاسی ناجوڵێتەوەوانێ ئەفسەرێک لە بازگەیەک سەرۆکی پەرلەمان بژێڕێتەوە پەکی بخاو دەرگای پەرلەمان قفڵیە بدرێ، کاتێک لە ئەنجومەنی وەزیران زانی بە دڵی تۆشت تێناپەڕێ ئەنجومەنی وەزیران داخرێ، کاتێ زانی دادگا لە بەرژەوەندی تۆ قەرار نادا دادوەرەکان بگوێزیتەوە تا بۆ دادگانەکەی. یعنی خۆ ئەم شێوازە لە حکومڕانی ئەتوانێت چەند تەمەنی هەبێ. من پێم وایە ئەمە تەمەنی زۆر نابێ. ینی هاواری ئێمە بۆ ئەوەیە کە بەڕاستی ئەوەی کە زۆر جاخۆیان ئێڵێن کە قەواری هەرێمی کوردستان لە بەردەم مەترسیە و پێویستە خەڵک دیفاعی لێ بکە، بەڕاستی چێ قەواری هەرێمی کوردستانی خستۆتە بەرمەترسی؟ خەڵکی ڕەشوڕوت و هەژار و ئەوەی کە نانێکی پێبێدا ناکرێت، یا بەڕاستی مەسوولی دز و گەندەڵ و ئەوانەی کە هەموو ژێرخان و سەرخانی و وڵاتیان فرۆشتووە، ئەوەی کە بە خوێنی ئاڵ و گەشی مناڵی فەقیر لەو ڕێوڕێبازە شەهید بوون و ناوچەیەکیان کە ناوان ناو باشووری کوردستان ئازاد کردووە، ئەمان لەسەر مێزی مساومە و ئەوانە ئەیدۆڕێنن بەنیارەکان لە پێناو وەرگرتنی داهاتی شەخصی و پارە بۆ خۆیان و بنەماڵەکانیان. ڕاستی ئەوەی کە بۆی کۆمەڵانی خەڵکی کوردستان لێ نیگەرانێ ئالانی کەمە و خەڵکانەی کە ڕۆژنامە نووسن یا بە دوای ئەم کەیسانەوەن، ئەوەیە کە بەڕاستی ئەم جۆرە لە ملحوڕی بەردەوامی پێ بدەیت. ینی پێ دوابێ کە ئیتر دنیا شامی شەریفە و ئەوەی کە ئێمە ئێڵێن زۆر جارە ئەو خەڵکانە تۆمەتبارەکرێن بە شتی لابەلاوانە کە من پێم وایە ئێستا خەڵکی کوردستان لە ئاخر دەنگدان بینیمان هەر دەنگ نەدان بۆ خۆی جۆرێک بوو لە هەڵوێ زۆرگرتن. گلەی هەیە کە هێشتا بەشێکی زۆری ئەوانەی کە کادری حیزبن کە لەناو پارتە سیاسیەکان کارەکەن جایا لە بەرژەوەندی خۆیان بێ یا حیزبەکانیان بە جۆرێک لە جۆراکان نایڵن و شیار ببنەوە لە حقیقەتی ئەم دۆخە تێ بگەن کە ڕووەدا، لەوانەیە تا ئێستا جۆرێک لە بەرگریکردن هەبێ لەمانەوەی ئەم جۆرە سەڵاتە کە من پێم وایە ئێستا بەری ناڕازی ئەو بەرەی کە پێی وایە ئەمە حکومڕانی نییە، هەمووشی هاوڵاتی سادن و من پێم وانە هیچ حیزبێکی سیاسی ئەمانی ئاراستەکردبێ. ئەسڵەن ئەوان پارتە سیاسیەکان لە هەرێمی کوردستان ئاراستاکەن، ئەوە دەنگی خەڵکە لە سۆسیال میدیا و لە شەقام واکە کە خەڵک لەناو حیزبەکانیش لەناو حیزبەکانی دەسەڵاتیش هەڵوێستی هەبێ و ڕوبەڕوو بێتەوە و ئەم نادادیە قبول نەکا، نەگەوەی کە بەڕاستی ئەوەی کە زۆر جاپیان ئەوان لەژارانیان لایەنێکی سیاسی گوایە خەڵک ئاراستاکە. نا ئێستا خۆتی خەڵک بە جۆرێکە کە بەڕاستی هەر کەسێک بێوێ لە خەڵک و لە داواکاریەکانی خەڵک دوورکەوێتەوە مەسیرێ بینین وەکەوەی کە بینیمانەوەی بەسەر بژنەوەی گۆڕان بەسەر هێزی سیاسی تر هاتووە لە هەرێمی کوردستان. هەر کەسێک کە ئەتوانێت بۆ مودەیەکی زەمەنی کیانە دیادرۆ لەو دروشمانە بکا کە لەگەڵی کە هاوڵاتیان و خەڵکی لە دەوری خۆی پێخڕ کردوێتەوە، بەڵام تاسەر ناتوانێت. بۆیە پێم وایە ئەمە حکومڕانی نییە، بۆیە پێم وایە ئەمە حکومڕانی نییە بەڕاستی دابش بوون دوو کۆمپانیا، ینی خۆیان سەرۆکی حکومەت باسەکاڵێ من ئاگام لە داهاتی زۆنی سەوز نییە، ئاگام لە داهاتی مەرز نییە، ئاگام لە ئەم داهاتی ناوخۆنیە لەو سنوورە و ئەمانیش ئەوەی کە قیادەی زۆنی سەوزەکاڵی نێمە ئاگامان لە فرۆشتنی داهاتی نەوت نییە، ئاگامان لە داهاتی ئیبراهیم خەلیل نییە، ئاگامان لە داهاتی ناوخۆی هەولێر و ئەو ناوچەیە نییە. یعنی ئەمە بۆ خۆی بێعترافی خۆیان کە بەڕاستی ینی دوو ئیداری یەکەیەوە ئەمانە هیچیان ئیدارە نین، یعنی لە هەردوو لە دوو کەس وەکو چۆن دوو کۆمپانیا بن بەڕێوە ئەوە مامەڵاکەن. وەکو بینیتان ئێستا سەرۆکی هاوسەرۆکی کێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ سێ چوار کەسی عسکەری کۆبۆتەوە ڕۆژی هەینی ئەڵێ لەگەڵ خێزانەکە بوو، ینی پێی وایە سلەیمانی ئەمانەی بن بەڕێوە و لە هەولێریش بە هەمان شێوەیە. ئەمە کوا دیسپلینی حیزبایەتی، کوا سەرکردایەتی، کوا مەکتەبی سیاسی ئەم حیزبانە، کواوی کە لە پەیڕەوی ئەم حیزبانە باس کراوە و کوا وەزیرەکان خۆ ئەمانە بەشێکن لە حکومڕانی. بۆیە زۆر جار کە هەندێک بابەت دروستە بێ لە بینی ئەم دوو زۆنە هەر زیاتر کەوادری حیزبی قسەی لەسەرەکەن. ئەی باشە ئەگەر شتێک هەیە وجودی هەیە بە ناوی حکومەتی هەرێمی کوردستان بۆ وەزیرەکان نایەن لەسەر ئەم کەیسانە قسە بکەن، ڕوونکردنەوە بدەن. بۆیە من پێم وایە ڕۆژ بە ڕۆژ ئێمە بەرەوە واچین کە ئەوەی کە ئێمە لی ترساوین ئەسڵەن ئەوەی کە خەڵک خەباتی بۆ کردووە کە حکومەتی هەرێمی کوردستان بمێنێتەوە لەسەر پێی خۆی بێ، ئەوان ڕۆژ بە ڕۆژەی خەنە مەترسی، ڕۆژ بە ڕۆژ مامەڵەی پێواکەن. هەر بۆیە ئێستا کاتێک کە مەترسی دروستە بێ لەگەڵ ناوەند لەگەڵ بەغداد لەسەر بیرینەوت لەسەر
خاک و زێدی با و باپیرانی ئێمە لەو ناوچانی کە کێشەی لەسەرە ئەمان هاوار بۆ خەڵکەکەن بێن خەڵک بیپارێزێ و حکوومەتی هەرێم لەبەردەم مەترسیە بەڵام ئەمە چێیەکە بەڕاستی یاری بەقوت و ژیانی خەڵک و بە خاک و نیشتیمانی و وڵاتاکە بۆیە من پێم وایە خۆشیان لەوە تێگەیشتون کە شتێک نەماوە ناوی حکومڕانی بێ یعنی ئێستا ئێمە پێویستمان بە خۆناغێکی ترابێ جارێکی تر جۆرێک لە حکوومەت لە هەرێمی کوردستان دروست بێتەوە حکوومەتە لەسەر کۆمەڵی بنەما بێ کە بەڕاستی سپاس دەکەین ئەو بنەمایانەی ڕابردوو تێپەڕێنێ. بەڵێ سپاس دەکەم کاک زانە دکتۆر سەوارت بە بناغی حکوومەتی هەرێم ئەگەر بە بڵێن بناغێکی بەلاری دانرابێت دوای 30 ساڵ دەتوانرێت ئێستا ڕاست بکرێتەوە. هەموو هەڵەیەک قابلی ڕاستکردنەوەی بەڵام لە ڕاستیدا ئەمەی حکوومەتی هەرێم ئەمەی ڕاستتر بڵێن یەکێتی و پارتی کە بناغەدانەری ئەساسی حکوومەتی هەرێمی کوردستان بوون لە سەرتاوە هێزی ئەساسی بوون و کورسەکان 100% کورسەکانی ئەو بەجگە لەو 5 کورسی پێکاتەکانی ساڵی 92 کاتە 5 کورسیانە بوو 105 کورسی پەرلەمانی زەحمەت کێشان بڵێنەوە کاتێکە لەگەڵ یەکێتی نیشتیمانی لیستێک بوون و پارتیش لیستێک بوو 50 دابەشیان کردووە یعنی کۆی مەسئولیاتی تاریخی و ئەخلاقی و ئیداری و قانونی و نیشتیمانی ئەم 30 ساڵە لە ئەستۆی ئەوانە بە پلەی یەکەم بەمانایەوە نییە خەڵکی تر و هێزی سیاسی تر بەرپرسیار نینە بەرپرسیارەتیان دەکەوێتەوە ئەستۆ بە حەزمی بەشداریان بە قەبارەی بەشداریان بە قەبارەی بێدەنجانەکە بەشداریش نەوبن بە قەبارەی ناکاراییان لەوەی کە توانای کارکردن لەسەر شەقامیان هەبێت یا زۆر جار بێدەنجان لە تاوانی گەورە نەک لە هەڵا لە تاوانی گەورە کە بەرامبەر بە ئینسان کراوە لە نیشتمانەدا لە بەرامبەر دەستبردن بۆ سامانی گشتی لە زۆر بێدەنج هەڵبژاردەوە هەموو ئەو بێدەنجانە بەڕاستی ئۆباڵێکی مەسئولیەتێکی گەورەی تاریخی لە ئەستۆی و هێزانەی دەرەوەی یەکێتی و پارتی بناغی حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرەتاوە بەم شکڵە دانراوە لەسەر بناغەیەکی فاشل لەسەر بناغی یەکتر قبوڵ نەکردن ئێمە هەمومان دەزانین لە هەڵبژاردننی 95 ساڵی 1992 کە یەکەم تەجروبەی تاریخی کورد بوو کە بچێتە ناو هەڵبژاردنێکی ئازادەوە بۆی دەنگ بۆ هەڵبژاردننی ئەوەی کاو کاتە ناوی ئەنجومەنی نیشتیمانی کوردستان بۆ عێراق بڵێن دواتر کرا بە پەرلەمان بتوانێت پەرلەمانێک هەڵبژێرە ئەم هەڵبژاردنە لە یەکەم قۆناغی ممارەسەکردنی هێزە سیاسەکانی ئێمە لەگەڵ یەکەم تەجروبەی دیموکراسی ڕوبەڕووی گەورەترین مەترسی بۆ مەترسەکە لە دەرەوە نەهات لە ئێرانەوە نەهات لە تورکیاوە نەهات لە سووریا و لە ئەمریکا و لە ئەوروپاوە نەهات لە بارگاکانی سەرکردایەتی یەکێتی و پارتیەوە هات لەبەرەوەی پارتی پێی وابوو براوەی هەڵبژاردنەکە یەکێتی ئەم نەتیجەی قبوڵ نەبوو فعلا پارتی دەنگی زیاتری هێنابوو ئەمە هیچ گومانی تێدا نییە و داتاکان مەوجودن پارتی دەنگی زیاتری هێناوە بەڵام ئەم دەنگە هێشتا ئەگە کورسێکیشی زیاتر هێنابێ ئەم تێزەی ئەو کاتەی ئەم تەرحەی ئەو کاتەی نەوشیروان شتێکی زۆر دروست دەبوو بە بڕوای من ئەگەر بێت و کاری لەسەر کرابایە یەکێتی ئۆپۆزیسیۆن هەڵبژێرە دەسەڵات تەسلیمی پارتی بکات پێشنیازی کاگنەوشیروان بوو ئەو کاتە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی کە دەنجی کەمتری هێناوە 140 بڵین 49 کورسی بەردەکەوێت پارتی 50 بەردەکەوێت پارتی مافی خۆیەتی حکوومەت تەشکیلکە با حکوومەت و ئیدارە لای پارتی بێ یەکێتی ببێ بە ئۆپۆزیسیۆن ئەمە دەبوو بە سەرەتای دروستبوونی ئۆپۆزیسیۆنی سیاسی لە هەرێمی کوردستان دەبوو بە سەرەتای لەدایکبوونی ئەزممونێکی نوێ لەوەی کە تۆ دایمەن ڕقیب چکە یەکێتی ئەگەر 49 کورسیت هەبێ ینی ئۆپۆزیسیۆنێکی ئێجگار بە قووەت دەبوو لەسەر هەموو جونگە ئەساسیەکانی دەوڵەتداری و حکوومەتداری و ئیدارە و قانون و بەڕێوەبردن لە هەرێمی کوردستاندا پارتی نەیتوانی بە پێی دڵخوازی خۆی چکە یەکێتی هێزێکی جەماوەری بوو هێزێکی گەورەی جەماوەریش بوو لە دۆک جەماوەری هەبوو لە هەولێر جەماوەرێکی ئێجگار بەرینی هەبوو لە باقی ناوچەکانی تری کوردستان لە سلێمانی بەخۆی قەزاکانیەوە جەماوەرێکی ئێجگار بەری واتە پێگەیەکی جەماوەری ئێجگار بەهێزی هەبوو لە وجودی شخصی مام جەلال و شخصی کاگنەوشیروان و کۆمەڵی قیادی تردا دەیتوانی ڕۆڵێک ئەجگار کاریگەر بینێ لەوەی ئەزمموی هەرێمی کوردستان دیموکراتیزە بکات بەڵام بەداخەوە ئەمە نەکرا یەکێتی چۆن ئەم عادلەیەکەوە ئەم عادەی 50 بە 50 کە بناغەیەکی هێندە فاشلی بۆ حکوومەتی هەرێمی کوردستاندانە تاوکو ئێستاش لە یەخەیان نابێتەوە تاوکو ئێستا نەک لە یەخێوان ئەوان درێژەی پێدەم بەڵام لە یەخەی خەڵکی هەرێمی کوردستان نابێتەوە بۆ بە تاعونێکی ڕەش ئاڵاوەتە گیان و جەستە و ناخ و ڕۆحی ئینسانی ئێمە لەم نیشتمانەدا هەلای کردووە پارچە پارچەی کردووە ئینسانی ناومێت کردووە ئینسانی ئێمەی وێران کردووە لە ناوەدا ئەمەی کە ئینسانی وێران کردووە خەڵک خودی دەسەڵات گەورەتی مەترسیە لەسەر مەترسی دروستکرد لەسەر تاکی کورد تێک شکاندنی کەرامەتی لە ڕاستیدا هەموو دەسەڵاتێک کە نەتوانێت
دادپەروەر بێ کە نەتوانێت یەکسانی خواز بێ کە نەتوانێت کۆمەلگا دیموکراتیزە بکە کە نەتوانێت مؤسساتی دەوڵەت دیموکراتیزە بکە کە نەتوانێت شەفاف بێ لەگەڵ داهات لە بوجە لەوەی کە لە ژێرخانی ئەم نیشتماندا سامانی ژێرزەوەی نیشتماندا دەستی دەکەوێت لەوەی کە کۆی دەکاتەوە لە باج و سەرانە و داهاتە ناوخۆیەکان کە نەیتوانی هەموو ئەوانە بکە بێگومان دەبێتە مەترسی بۆ سەر خەڵکی بێگومان دەبێتە مای هەڵوەشانەوەی کۆمەلگا دەبێتە مای هەڵوەشانەوەی پێکاتە کۆمەڵاتی بچووکەکانیش دەبێتە مای هەڵوەشانەوەی ئینسان لە ناوەی خۆیدا ئینسان هەڵوەشانەوەی ئینسان ئاسانە بەڵام دروستکردنەوەی کاریش ئێجگار قورسە گەورەترین کێشەی وڵاتی ئێمە لە قەناعەتی مندا لە ئێستادا بریتە نییە لەوەی موچە هەیە یا موچە نییە بێگومان گرنگە موچە هەبێ ئینسان پێویستی پێێتی مافی خۆیەتی کە کار دەکات لە بەرامبەرەوە داهاتی بدرێتێ لە بەرامبەر پارەی بدرێتێ موچەی بدرێتێ بەڵام لەوە ترسناکتر هەڵوەشانەوەی ئینسانە ئینسان دروست نابێتەوە ئینسان بە ئاسانی دروست نابێتەوە تۆ 50 ساڵ دەوێت تا دەتوانانی ئینسانێک دروستکەیت تا تۆ ئینسانێک بینیەوە سەر ڕێگا ئەوان ئینسانی ئێمەیان دەستکاری کردووە ئینسانی ئێمەیان هەڵوەشاندووە پارچە پارچەیان کردووە ئەم ئینسانە پێویستی وەک چۆن تۆ لە ناو مەسنەعێک لە ناو کارخانەیەکدا مادەیەکی خاوی دەخێنە و بۆی لەو سەرەوە ئەو کەرەسەیەت بۆ ئینتاجکە و کەرەسەیەت بۆ بەرم کە خۆت مەبەستە ئەو مادەیەت بۆ ئینتاجکە پێویستمان بە معمەلێکی ئەو هەیە بۆ ئینسان دروستکاتەوە جارێکتر بەڵام بۆ سورعاتە بۆ دروست نابێتەوە چۆن لە معمەلێکدا کە تاکی کوردیان تێکشکاند کەرامەت ئینسانی ئێمە ئیرادەی ئینسانی ئێمە باوەڕ بێ بەعز نەیتوانانی ئیرادەی ئینسانی کوردی بشکێنە لە باشوور بە هەموو ستەمی خۆیەوە بە هەموو زوڵمی خۆیە بە چیمیایی و بە ئەنفالەوە نەیتوانی ئیرادەی ئینسانی ئێمە بشکێنێ بەڵام لە ئێستادا ئیرادەی ئینسانی مە هەلا بووە وێرانیان کردووە سوپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز دوای ناوبەرێک دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵ مامێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانان و پڕن لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە ئۆبێرە بەهێزترین موبەریدەی پلاستیک دیزاینێکی نێوتوانەیەکی بێوێنە لە پاڵنانی هەوا فلتەرێکی ئەستۆری ئۆرجینەڵ کەمترین دەنگی هەیە و دەگرمانە ماتۆری ماگنێتی تۆربۆیە و سەڵدە پلەی خێرایی هەیە و بە 2 ئەمپێر کارە بەکار دەکات دەبڵ واتەر پەمپە بۆری و پلاستیکەکەی ڕیسایکلین نییە و بەرگەی پەستانی زۆر و ساردی و گەرمی دەگرێت شاشە و کۆنتڕۆڵی هەیە و دەتوانرێت لە ڕێگەی وایفایەوە کاری پێ بکرێت ئۆبێرە شایەنی ماڵی تۆیە ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی دڵنیا بوونینیە ئەو جپسەی وێنەی نییە هەرتامێکی بخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ جپسی نینی تامێکی لە یاد نەکراوە ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی ڕەشەبامێ ڕەشەبا ئەم پانکەیە چییە بۆ منەهێنا زۆر گەڕێن لەوە بەهێزترمان دەست نەکرد نا لەوە بەهێزتریش هەیە لاکێت فیلمی تۆڵی بە سیم 5 تێک 2 هەستە بڕەوە بەرەدا گیرسێنە ئەوە بەرە کوژێنەرەوە نەفرە بنێر ئەوە کتەرە بێنێتەوە ئوبەر لە هێزدا تۆڕنادۆیە لە ساردیا بەستەڵێکی باکوور ئەپلیکەشنی بۆ دابەزێنە بە ئاسانی دایگرسێنە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بڕێز کاکزانە سەبارەت بە تووڕەیی خەڵک ئێستا ناومێدی و تووڕەیەکی زۆر هەیە پێ دوایە ئەو تووڕەیی خەڵک لە سیستەمی حکومڕانی لە حیزبەکان
2000 سەردەکێشێ بۆچی و ئێمە چاوەڕێی چی دەکەین لە ئایندەی کوردستان دۆخە ناتوانرێداوە بەردەوام بێت؟ بەدڵنیاییەوە من پێم وایە ئەم قۆناغەکە گۆڕاوە و هەر عراق بە شێوەیەکی گشتی گۆڕانکاری گەورە ڕووی داوە و هەرێمی کوردستانیش هێزە سیاسیەکان باش لە مەترسیەکانی هەم ناوچەی و دەوروبەر و مەترسی ناوخۆش تێگەیشتون چونکە ئەمان خۆیان نەزان لە مودەی ئەو 30 ساڵە مامۆستا باسی شتێکی کرد ئەمان سەرچاوی مرۆیی ئەو وڵاتەیان کوشت یانی لە هەموو دنیا تۆ سەرچاوی مرۆیی کە گەنج و خەڵکی وڵاتەکەن ئەبنە هاوکارێک بۆ دروستکردنی سەرچاوە و داهات بۆ وڵاتەکە بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان بە سەرچاوە و داهاتی ژێرخانی وڵاتە سەرچاوی مرۆییان لەناوبەر وەکو دروستکردنی معاشخۆرێکی زۆر خەڵک تەمەڵکردن ئەوانەی کە لە حیزب نزیکن خەڵک بە چەکدار و بە خانەنشین و نازان بەشتی جۆرا و جۆر خەڵکێکی زۆر سەرچاوی مرۆیی ئەو وڵاتیان لەبین بێت و سیستەمی پەروەردە وەکو بینیتان ینی خوێنکار مامۆستای خۆی کوژێ مامۆستا لە خوێنکاری خۆیەدا باوک برای خۆی کوژێ کۆڕباوکێ کوژێ ینی ئەمانە هەڵوەشانەوەی ئەو ینی لە بینبردننی ئەو سەرچاوە مرۆیەیە کە هەندێک شغڵوەدا کە هەرگیز لەگەڵ عورف و عادەت و ئاین و ڕەوشت و ئەخلاقی ئەو نەتەوەی ئێمە لە ڕابردوو ڕووی نەداوە یعنی ئەوان هەموو ئەو سەرچاویان هەموو ئەو سەرچاوە مرۆییان لە بین بردووە تێکیان شکان بە جۆرێک کە ڕاستی بۆی کەس نەتوانێت یەکتری خۆش بوێ و ڕۆژە لە ڕۆژان لە بەڕووی ئەم نادادیە بێتەوە کە ئەمان بەسەر و میلەتیان هێناوە بەڵام شتە ڕاستیەکە ئەوەیە کە بەڕاستی ئێستا خەڵک زۆر زۆر جیاوازترە ئەوە بینیمان ئێمە لە وەکو باسم کە لە ڕژاردننی پێشوو خەڵکێکی زۆر نەچوو بۆ دەنگدان ئێستا دەنگی ناڕزایەتی لە جاران فراوانترە تەنها پێویستی بە ڕێخستنی جۆرێک لە بەرەیترە کە بتوانێت خەڵک کۆ کاتەوە بەڕاستی و ئەم دۆخی کە لە هەرێمی کوردستانی کۆتایی پێبێنێ هەرچەند ئێمە زۆر جار باسیەوەکەین کە لە کوردستان هێزی تازە تاقی کراوەتەوە خەڵک ماندوو بۆ لەوەی ئەوەی کە ئەوەندە خەڵکی تازە تاقی کاتەوە بەڵام هەرو ڕێگە چارەیە هەیە بەڕاستی دوو ڕێگە چارە هەیە بۆ گۆڕانکاری ڕێگە چارەیەکیان کە من پێم وایە ڕێگە چارە گونجاوەکەیە دروستبوون و پشتیوانیکردنی هێزی تازە و بەرەی تازە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەمانە یا جۆرێک لە ڕاپەڕین و شۆڕژەوەی کە زۆر جار باسی لێواکرێ کە من پێم وایە ڕێگە یەکەم ڕێگەیەکی گونجاوە بۆ ئەوەی کە ئێمە جارێکی تر بربەست و لەمپەر لە بەردەم ئەم هەموو تاڵانی کە هەیە لە کوردستان ڕاگرین یعنی ئەوە دیقەت بدەن لە سەرەتاکە بزوتنەوەی گۆڕان دروست بووە خەڵک پشتیوانی کرد تا ڕادەیەکی زۆر فشاری لەسەر حکوومەت و حیزبەکان دروست کرد کە دەستیان لە هەندێک مەسەلە پاراست بۆیە من پێم وایە دروستبوونی هەر شتێکی تازە توانێت جۆرێک گۆڕانکاری قۆناغەکە هەنگاوێک بەرێتە پێشەوە قۆناغ بە قۆناغ بچینە پێشەوە بۆیە ئەوەی کە بەڕاستی پێشی وایە ینی جۆرێک لە بەتایبەتی وانی کادری حیزبین ئەو خەڵکانەی کە هێشتا پێیان وایە کە ئەم حکومڕانیە بێ بەردەوامی هەبێ و هێشتا لەو مەترسیانە تێناگەن کە بۆ سەر دەوروبەرەکەیان دروستە بێ و پێیان وایە ئەمە هەر ئیدامەیە بێ من نمونەیەکی زۆر زۆر بەسیط بۆ خەڵکانە ئاژێڕمەوە کە ئومێد دەکەم لەم نمونەوەی تێبگەن کە دۆخی کوردستان چۆنە کاتێک کە تۆ چی مریشکە کڕی بۆ لای مریشک فرۆشێک بەڕاستی کاتێک کە بە شەقۆ چێتە ناو مریشکەکان هەموو مریشکەکان نەقیژێن و گارەگارەکەن مریشک فرۆشەکە مەلی مریشکێگەگرێ و ئەیبا لەگەڵ خۆی کەیبای تر مریشکەکانی تر بێ دەنگە بن ئەو مریشکە سەرە بڕێ بەڕاستی ئەو مریشکانی تر پێیان وایە هەرگیز سەرایان نایە بەڵام کاتێک کە مشترێکی تر دێ مریشک فرۆشەکان دیسان چێتە ناو مریشکەکان مریشکێکی ترەگرێ و کەمێک مریشکەکان گارەگار و قیژەقیژەکەن و تێپەڕێ و ئەویشان بیرەچێتەوە زان سەرایان نایە تا دوای مریشک کە مشتری دێ هەمویان سەرە بڕێ و کەسیش ناتوانێت ڕوبەڕوو بێتەوە من پێم وایە لە هەرێمی کوردستانیش کاتێک کە تۆ لە شارەکەت خوێنی گەنجە گەڕژێ دوایە قەت سەری تۆ نایە و ئاساییە و ئەو پێپەڕیوە کاتێ مامۆستاکە دەکوژێ هەر پێ دوایە وەکو مریشکەکە پێ دوایە قەت سەری تۆ نایە و بێدەنگی کاتێ خوێنکارە کوژێ هەر پێ دوایە قەت سەری تۆ نایە و بێدەنگەبی کاتێ دراوسێکە دەکوژێت و هەر بێدەنگەبی بەڕاستی بەڵام سبەینە سەری تۆیە بەڕاستی وەکو ئاخر مریشکەی کە چاوەڕێی ئاخر مشتریە کامریشک فرۆشەکە بۆ ئەوەی کە بێ ئەوی سەر بڕێ ومێ دەکەم خەڵک لەوە تێبگا بەڕاستی ئەمڕۆ خوێنی هەموو خەڵکار ڕژێ سبەینێ بینێ سەرەی منە سەری براکەی منە سەری کەسوکاری تۆیە سەری براکەی تۆیە یعنی بێم دۆخە ڕابگیرێ و ئەم دۆخەش بەڕاستی
ئەم جۆرە لە حکومڕانی دروستی کردووە ئەوەی کە زۆر جاڵێن خەڵکی ئاسایی خەڵکە کوژێ و حەقینە بەدەسەڵاتە و بەڕاستی چێ بازرگانی چەکەکە چێ چەکی دابش کردووە لە کاتی هەڵبژاردن و ئەوانە چێ وای کردو خەڵک بە ئاساین دەستی بگا بە چەک چێ وای کردووە کە دادگاکان بەرکی خۆیان هەڵنەسن و لە خوێنی خەڵک نەپرسنەوەکو پێویست بۆیە دڵنیا بن وەکو مریشکانە ڕۆژێ سەری هەر هەمومان دێ ئەگەر لە شوێنێکە ئەم جۆرە لە ستەمکاری و حکومڕانیە ڕانەگرین و یعنی ئێمە هەمومان هیوادارین دوای 30 ساڵ حکومڕانی کەم حکوومەتە خۆی چاکا بتێتە سەر و ڕێگەی کە ژیان و گوزەرانی خەڵک چاکە وەک مامۆستا باسی کرد بەڕاستی مەسەلەکە هەر داهات و موچە نییە بەڕاستی مەسەلەکە ژیانی خەڵکە پەروەردەی خەڵکە و خزمەتگوزاریە بۆ خەڵک هەمووەمانە خەڵک بیری شۆتەوە تەنها چاوەڕێی موچەیە تۆ ناتوانانی موچەش دابین بکەیت و جۆرێک لە ئاژاوە دروست کردووە لە وڵاتە کە بەڕاستی کەس لەخۆی ئەمین نییە یعنی خەڵک کە مناڵەکەی ڕاتە دەرەوە دڵنیا نییە لەوەی کە ئێوارە گەڕێتەوە یان ناگەڕێتەوانێ چونکە ئەوەندە چەک و گرفت ئێساوی کە باسەکرێ مادەی هۆشبەر و نازانم چی و ئەمانە دروست بوون کە ئەو کۆمەلگایە لە هەموو پایەکانی هەموو جێگەکانی لە مەترسیایە. بەڵێ سوپاس دەکەم دکتۆر پێشتریش هەر کۆمەڵێک خەڵک هۆشداریاندا و بەرەسەڵاتداران هەر لە بەردەم بەرپرسانی باڵای هەرێمیش مامۆستایەکی زانکۆ باسی لەوە کردو کە تەنیا بەرزکردنەوەی بینا دەبینێت ینی خەباتی 3 ساڵی کورت هەر بۆ ئەو بوو کە باسیەوەی کرد بووینا دروست بکرێت یاخود بەرپرسان ببنە بازرگان ئێستا دەوڵەت مەداریشمان نییە بەس بازرگانمان هەیە لە هەرێم لە ڕاستیدا پێشکەوتن لە هیچ شوێنێکی دنیادا بەتەنها لەسەر ستونە مادەکەی قەراری لەسەر نادرێت تۆ ناتوانانی وڵاتی بە پێشکەوت و بزانی کە بیناکانی بەرزە تۆ ناتوانانی تەقیمی دەرەجەی پێشکەوتنی وڵاتێک لەسەر بنەمای ئەوە کاسکەی چەند ستونی شوقەکانی چەند بەرزن و ژماری شوقەکانی چەندە لە وڵاتەدا ئەوە دلیلی پێشکەوتن نییە دلیلی پێشکەوتن لایەنی چتری هەیە کە لایەنە معنەوی لایەن ئینسانیەکەیە خەڵک چەند هوشیارە پەروەردە سیستمی پەروەردە لە وڵاتەدا چی دەکات بەرەو کوێ دەڕوا ئامانجی چییە پەیامی چییە دەوێت ئینسان چی لێ بکات بە قوڕی رابێتە خوار یا بک بە ئینسانێکی ئازاد ئینسانێکی ڕەخنەگەر ئینسانێکی پرسیارکەر ئینسانێکی گومانکەر ئێمە بە قوڕدا سوینت خوارە لە ڕاستیدا ئێمە لە کۆی لە سیستەمی پەروەردەمان لە سیستەمی تەندروستیمان تۆ کابینەی کارنامەی ئەم دوا کابینەی ئەم حکوومەتە بخوێنەوە سەیری کە بزانێت چی تێدایە ڕێک بە هەشتێکت بۆ دەخڵقێنێ ئەگەر سەتادەی باوەڕ بێ سەتا پێنجی با خاتریشی بگرین ئەگە سەتا پێنجی ئەم کارنامەیە جێبەجێ بکە ئەم نیشتیمانە دەبێتە نیمچە بە هەشتێک سەتا پێنجی لە ئەوەی کە تۆ باسی دەکەی لە سیستەمی تەندروستەوە لە سیستەمی پەروەردەتەوە لە ئاسایشی ناوخۆ لە هێزی پێشمەرگە لە ڕێخستنەوەیان لە ڕێخستنەوە و دەست پێداهانیان لەسەر بنەمای ستانداردی جیهانی ستانداردی جیهانی ئەمە بە ستانداردی ئیقلیمی ڕازین ستانداردی جیهانی لەبەری زۆر تەموحەکانمان زۆر بەرزە بۆی ناتوانین هەنگاوێکی بۆ هەڵێنین ئەنجا مەسەلەی شەفافیت لە داهات ئەنجا مەسەلەی خزمەتکردنی خەڵک ئەنجا مەسەلەی ئاوەدانکردنەوە و ڕێگاوبان هیچ شتێک لەوانەدا نەیانتوانێت تحقیق بکەن هیچ یەکێک لەمانە لە مەسەلەی مامەڵەکردن لەگەڵ نەوت لە شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان بۆ پارێزگاکان ینی پێ دوام کابینی لە کابینەکانی تر خراپتر بوو کابینەیەکیش کەس خواردو هەمویانش کەس خواردو هیچ کابینەیەکی تێدانێت کە تۆ دانی خێرە پێدانێت بەزەوەیان خراپترە زای چۆنە من کابینە و دەسەڵاتی سیاسی و ئیدارە لای من بەم شکڵە تەقیم ناکرێ ئەمە فلان جادەی خێر کرد ئەوەندە ژماری خانوو زیادی کرد خەڵک سیارەیەکی نەبووی سا 2 سیارەی هەیە هەر لە فلان شوێن 2 سایدێک دروستکە لە فلان شوێن ئەندەرپاسێ دروستکە لە فلان شوێن بەرزەپردێ دروستکە ئەمە گەورەترین ستەمکارەکانی مێژوش ئەمەیان کردووە قەزافی لە لیبیا کردوێتی سەدام حوسێن لە عێراق کردوێتی جادەکانی سەدام خۆ زۆر باش حوسنی مبارەک لە میسر کردوێتی زین العابدین لە تونس کردوێتی هەموو دیکتاتۆرەکانی دنیا بەشێک لە داهات گشتی وڵاتەکەیان بۆ خزمەت گوزاری گەڕاندەوە تۆ نفوس زیاد دەبێت پێویست بە مەکتەبە کەواتە دەبێت بینای قوتابخانە زیاد بکەیت نفوس زیاد دەبێت پێویست بە زیادبوونی کارمەندی تەندروستی پێویست بە زیادبوونی پزیشکە پێویست بە زیادبوونی نەخۆشخانەیە کەواتە دەبێت بیناکانی نەخۆشخانە زیاد بکەیت دەبێت بەشەکانی جاکەیەوە بەشەکانی زیاد بکەیت دەبێت تەخەسوسەکان زیاد بکەیت ئەمە هیچ شتێک دەستکەوتێکی گەورە نییە لە هیچ شوێنێکی دنیادا ئەی بۆ دەڵێن لەسەر ڕاستپاردەی سەرۆکی حکوومەتەوە کرا ئەمە یەکێکترە لەو هەژمونەی کە قوتبێک لە ناو ئیدارەدا سەپاندوێتی بەسەر کۆی دەسەڵاتی وەزارەتەکانی تردا کەمترین وەزیر من تاو کەستاوی گوێم لێو بێ کە سەرۆکی حکومەت مەوجود نەبوو بێ بە تەنیشتیەوە بە ناوی ئەوە قسەی کردووە
یا بە نوێنەرایەتی ئەو یا لەسەر ڕێنوێنی ئەو یعنی ئێمە پەیامەکە وازەحە یعنی بەداخەوە ئێمە لە بەردەم کابینەیەکداین کابینەیەکە دەتوانم بڵێم تا ئەندازەیەکی ئەجگار گەورەش کەستی خواردەوە لەوەی کە بتوانێت وەڵام دەرەوەی پێداویستیە ژیانی و ئێستایەکانی خەڵکی کوردستان بێ ینی بعد تەماشاکێت لە هەموو کارنامەکەیدا باوەڕت بێ من بەوردی سەیرم کردووە تاکە شتێک کە زۆر بەجددی دەستی بۆ بردو مەسەلەی باجە ڕێک دەخین ئەویان ڕێژان نەخستۆتەوە بە شێوەیەکی نادات پەرەوەرانە زیادیان کردووە خۆی باج لە هەموو دنیا بابێت لەسەر موچەی هەر کەسێکدا باج وەربگرێ بەڵام باج وەرگرتن تۆ تەنها ئەمە لە بەشێکێتی بەشەکەی تری چییە؟ بەشەکەی تری مافی هاوڵاتیە مافی موچەخۆرە چی بۆ دەکەی لە بەرامبەر باجەکە بۆ نمونە پارەی ژینگە لە تۆ دەستێنێ هاتوچۆ چیت بۆ دەکات لە بەرامبەر ئەوە پارکێکی بۆ دروست کردی یەکێک لەو جزرەوە سەدکانی نێوان شەقامەکانی بۆ سەوز کردی ڕۆژێک گوتیان ئەمە لەسەر ئەمدا هاتەکراوە پیشانی هاوڵاتی داوێت خەڵک ناومێت دەبێت خەڵک بێمتمانە دەبێت خەڵک هەست دەکات دەستە لە ترسی باجەکە دوکاندارەکان تابلۆکان شەندە سڕنەوە ناحەقی نییە چکە باج لێوە لە دنیادا لەسەر موچەش باج وەردەگیرێ حقیتی دەستی باوەری کرێت لە موچەش خەرج بکرێتەوە بەڵام بیمەی تەندروستیت هەبێ بەڵام با زمانی شخصیت هەبێ بەڵام با زمانی مادیت هەبێ بەڵام با زمانی خانە و کەلوپەل و سیارەت هەبێ هیچ خەڵک پارەی تر سەرف ناکات لە وڵاتاندا بەس دەوڵەت مەداریشمان نییە ئێمە لە کوردستان لە ڕاستیدا نیمان ئێمە 30 ساڵ ئەزمونمان هەیە 30 ساڵ ئەزمونمان هەیە 30 ساڵ ئەزمونی چێزگار گەورێت تۆ بەراوردکە لەگە وڵاتی چوو سنگاپورە وڵاتێک لەسەر زەلکاودا دروست بوو بۆ یەکێک لە پێشکەوتنی وڵاتەکانی دنیا گەورەترین شوێنی گەشتیاری وڵاتانی دنیا ڕواندا 800,000 ئینسانیان لە یەکتری کوردە ساڵی 1994 لە بینی هەردوو قەبیلەی هۆتۆتۆتسی باشە ئێستا هۆتۆتۆتسی بەیەکەوە زەواز دەکەن ژن و ژن خوازی دەکەن ئەو ژن لەوێ دێنێ ئەو ژن لەوێ یعنی ئاشتەوایان دروست کردەوە ئینسان دەتوانێت لە ئەڵمانیا لە ماوەی 10 ساڵدا بۆ بەدەوڵەت بۆ بەیەکێک لە دەوڵەتە عەزیمەکانی دنیا لە دوای حربی عالەمی دووەم هەلایان کرد بۆ هەموو داگیر کراو بە دوو بەش دیواریان لە نێواندا دروست کرد بوو بەڵام چونکە ئیرادە هەبوو چونکە باوەڕبوون بەخۆ بە نیشتمان و قەراریاندا بوو ئەوانە هەڵوێستیان پەیامیان کارکردنیان لەسەر بنەمای نیشتیمانی بێ بۆ خەڵک بێ سوانیان نەتیجەی باشیانە بێت. سوپاس دەکەم کاکزانە سەبارەت بەم کابینەیە کاتژمە کەمماوە بەس دەمەوێت سەرنجی بەڕێژ بزانم بە کابینێکی خراپتری دەبینی و دۆخی کوردستان ئەگەر چارەسەرێکی لێ نەکرێت ئەم دەسەڵاتە خۆی چارموسێکی خراپی دەبێت بە کورتی بێ سوپاس دەکەم. بەڵێ وەڵاهی من نازانم کابینەیە بەکام کابینەیە بەراوردکەین من پێم وایە هەموو کابینەکان خراپ بوون و ئیترم کابینەکانی تر هەموو ژێرخانەکان تاڵان کردووە شتێکی وایە بۆم کابینەیە نێشتەوە حتممە نەبێم کابینەیە لە کابینەکانی تر خراپتر بێت چونکەم کابینەیە جگە لەوەی کە خۆی نەیتوانی وشتە ڕاستکاتەوە هەموو کەم و کوردی کابینەکانی تریش هاتۆتەوە گردن و ملی ئەم کابینەی ئێستا بۆیە ئەم فشاری زیاتری لەسرە هەم خۆی بەڕاستی ئەو خەونەی کە خەڵک لە بەتایبەتی لەگەڵم کابینەیە هەیبوو کە هەموو هێزە سیاسیەکان وە سەرۆکی حکوومەتێکی تازە هاتبوو خەڵک پێی وابوو کە زۆرێک لە گۆڕانکاری دروستە بێ هەموو تەسەورانانی خەڵک کە بۆم کابینەیە هەیبوو بەڕاستی 100% پێچەوانە دەرچۆوە بۆم کابینەیە نەیتوانی ئەمنیەتیش بۆ خەڵک دابین کاکە بە شەرتێک سەرۆکی حکوومەتەکەی لە مۆسەیەکی ئەمنیەوە هاتبوو من پێم وایە ناحیەی ئەمنی و ئاسایش لەم کابینەیە لە هەموو کابینەکانی تر خراپترەکەەوە بۆ خۆی بەڕاستی جێگەی پرسیارە ینی بۆچی ئەم دۆخە فڵقاوە ینی ئەگەر دیقەت دێ ڕێژەی کوشتن و چیرۆکی سەی و سەمەرە ڕووەدا کە بەڕاستی ئینسان تووشی سەرسوورمانە بێ ئەوە جگە لەوەی کە لەم کابینەی قاچاقچێتی نەما ینی ئەوەی کە لە کابینەکانی تر قاچاقچێتی هەبوو چونکە شت بە دزیەوە هات لەم کابینەیە تاڵانکاری دەستی پێکرد چکە بەڕاستی تۆ ناتوانی ڕۆژانە هەزار چۆنەڵی گەڵابە لە باشماخ و لە حاجی ئۆمەران و لە ئیبراهیم خەلیلەوە دێتۆمە بە بڵێ قاچاق بەڕاستی ینی من پێ تۆجار لەگەڵ ڕۆژنامەنووسی ئەوروپی باسەکەین پێکەن ئەڵێ نێوە چۆن بە ماڵێن قاچاق بەڕاست ئەڵێ قاچاقەوەیە کە لە بینی سنووری بۆ نمونە مەکسیک و ئەمریکا هەیە خەڵکێک 10 گرام تلیاک بە دزیەوە بە ئەمە ئێوە تەنکەر سەرەی گرتووە ینی ئەمە تاڵانکاریە بەڕاست بۆیە لەم کابینەی قاچاقچێتی نەما تاڵانکاری دەستی پێکرد سپاس دەکەم لەم کابینەیە بەڕاستی زەوی چۆنەڵی دزین نەما تەخشان و پەخشان بە جۆرێک دەستی پێکردووە کە ئێستا ئەو خەڵکان ینی خەڵک دەترسن حەوشەی ماڵەکەشیان دابەش بکرێ بەڕاستی ینی بڕاو کە دووسێ حاڵەت ڕوویدا و خەڵک دەوی بەتاڵی هەیە کە تاپۆیە بە ناوی خۆیەوە چون داویانە بە خەڵک ینی گەیشتۆتە شتێکی شتێک نەماوە بۆیە بێ بەڕاستی خەڵک زۆر ئاگای لەوەی بێ کە بەیانی ئێستا خانووەکەی تاپۆکەی بە ناوی خۆیەوە بێت
بەڵە سوپاس دەکەم کاکزانە سوپاس بۆ زانە عەبدوڕحمان ئەوە دکتۆر جعفەر عەلی سوپاسی ئامادەبوونتان دەکەم سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ